دوێنێ ڕۆژی هەشتی مارس بوو و جێ خۆیەتی لەگەڵ ئەوەی کە هەمیشە پیرۆزبایی کراوە لە خاتونەکان دەستخۆشیش بکرێت لەو پیاوانەی کە پاڵپشتی کاری ژنان بوون بۆەوەی کە بتوانن ئەم یەکسانیە دروست بکەن لە مافەکانی خۆیانە جا باسی هەشتی مارسمان کرد کۆمەڵک چالاکی جیاواز لە ناوچە و لە شارە جیاوازەکانی کوردستان بەڕێوە چوو ڕۆژی دوێنێ یەکێک لەو چالاکیانە بەڕێوەچوونی سەمینارێک بوو کە لەم سەمینارەدا باس لە ڕۆڵی ژن دەکرا لە پەروەردەی کۆمەڵ. ئەم ڕۆڵە چۆنە تا چەند توانیویەتی ژن لەم بوارەدا جێدەستی دیار بێت کاریگەریەکەی چیە ئەگەر پەروەردەیەکی باش لەلایەن ژنانەوە چ وەک دایک چ وەک مامۆستا پێشکەشی ڕۆڵەکان بکرێت ئەم کاریگەریە چۆن خۆی لە کۆمەلگا و لە داهاتوودا نیشانەدات ئەمە بابەتێکەکەی بە قسەکردن لەسەری بەجێ هێڵین بۆ ئەو خاتونە بەڕێزەی کە سەمینارەکەی پێشکەش کردووە واتوان مامۆستا نشمیل عەلی ئەمڕۆ لە لامان ئامادەیە بەڕێزیان هەم مامۆستای زانکۆن و هەم نووسەرن جا لەگەڵ ئەوەی کە هەرچەند ڕۆژێک بەسەرێک و پیرۆزبای ڕۆژەکەی لە یەکەین دەستخۆشی لە یەکەین بۆ سازکردنی سەمینارەکە و بۆ نانی ئەم هەنگاوە بە خێراتنیشی لە یەکەین بەخێر مامۆستا زۆر بەخێر بێ ئێمە لە دوێنێەوە پیاوان هەمیشە پیرۆزبایمان لێکردوون بە هیوایەوەی کە ڕۆڵی ژن زیاتر فراوانتر بێ و پێگەیان زیاتر بێت و بتوانن لەگەڵ پیاوانە بە هاوسەنجی لە هەموو بوارەکانە بەشدار بن زۆر بەخێر بێ زۆر سپاسدارین جا مامۆستا نشمیل بادەمەوە دەست پێ بکەین لەم بابەتەیە جەنابەت دەست خستووەتە سەر ڕۆڵی ژن لە پەروەردەی کۆمەڵدا پێم خۆشە خۆت زیاتر شی بکەیتەوە. سپاستانەکەم و سڵاو لە بینەرەکانتان سڵاو لە بەڕێستان سپاس بۆ پیرۆزبایەکەتان ئەگەر بکرێ بە قەزا منیش پیرۆزبایی لە ژنانی کوردستان بکەم کە دوێنێ ڕۆژی ژنانی جیهانی بوو و پێم خۆشە سەرەتا بۆ دەست پێ بکەین ئێمە لە دەستەی کوردستانی بۆ دراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی شوێنێکی ئەکادمی زانستیە کە پرۆگرامی خۆی هەیە بۆ پێشکەشکردنی سیمینارەکان لە هەموو هەفتەیەکدا 2 ڕۆژمان هەیە کە لەوێ ستافێکی ئەکادمی زانستی هەیە کە هەر کەسە و لە بوار و بابەتی تایبەت بە خۆیە کە ئیتر هەم لە نەزانستێکە و هەم زانستە مرۆڤایەتەکانیش ئەگرێتەوانێ دیارە ئەم سنارەی منیش لە درێژەی ئەو با بڵێن خۆڕێخستانەی دەستەی کوردستانی بۆ کە هەمیشە گرنگیاوە بەلایانی زانستی و بەلایانی مافی مرۆڤ و مافی ژن و ئەو بابەتانە ئەوەی کە سمینارەکەی من لەسەری ئامادەم کردبوو تایبەت بوو بە ڕۆڵی ژن لە پەروەردەی کۆمەڵ لە سمینارەکەیە ئەگەر کورتێک باسکەم لەسەری باسم لەوە کرد کە ڕۆڵی ژن لە مێژووی کووردا لە پەروەردەیە چی بوو چۆن بوو لە ئەو خانمانە بەڕیس ناوەکانیان لە حەبسەخانەوە تا ئەگاتە ئەو خانمانێک کە ئەمڕۆ لە خەباتان هەم لە خەباتی با بڵێن سیاسی هەم لە خەباتی پەروەردەیی هەم لە خەباتی زانستیان هەندێک لەو خانمانە باس کراو لە پاش ڕۆڵی خانم وەکو دایک لە ماڵا لە پەروەردەی کۆمەڵە لە ناو سمینارەکە ئاماژەم پێەیە دواتریش هاتینە سەر ئەوەی کە خانم لە دەرەوەی ماڵا وەکو مامۆستا لە ناو پەروەردەیە چ دەورێکی هەیە و کاریگەری چۆنە لەسەر کۆمەڵ زۆر باشە زۆر کاتێمە باس لەواکەین کە پێگەی ژن زۆر گرنگە لە ناو کۆمەڵگایە و ئەمەش زۆر جار هەر لە مێژوی مرۆڤایەتیەوە کە لە چاخی بەردینەوە کە مرۆڤەکان وێنەیان لەسەر دیوار کێشاوە زۆربەی وێنەکان لە وڵاتانەی کە خاوەنی ئەو ئەشکەوتانن وێنەی ژنێکە کەویش دایکە دایک ڕمزێکە بۆ پەرستن بۆ جوانی کامیشە بە پیرۆزی ژن پیشاندراوە لە ئێستاە کە مرۆڤایەتی پێشکەوتووە تا چەند کار لەسەرەوە کرێ لە ناوەندە ئەکادیمیەکانە پێگەی ژن لە کۆمەڵێ وزەی جیاوازترەوە قسەی لەسەر بکرێت کە بتوانن بێتەن دەرەوە ئەمیشان بەشانی پیاوان کار بکات. بەڵێ وەکو سەرەتا باسی دایکە کرد دایک خۆی ئەساس و بناغەی با بڵێن کە ئەڵێن دایک مەبەستم ژنە ئەساس و بناغەی دروستکردنی پەروەردەی کۆمەڵە لەبەرەوەی کە یەکێک لە کای ئەساسیەکان کە پەروەردە تایە بەشداریەکە خێزانە و خێزانش کێ بەڕێوەی ئەبات کۆنتاکتی ڕاستەخۆی لەگەڵ مناڵەکانیان هەیە دایکە کەواتە ژن دەوری سەرەکی هەیە لە بەرەو پێشبردننی پەروەردا و بە هەمان شێوەش ئەگەر ژنێکی ناوەشیار بێت دەوری هەیە لە پاشکەوتنی کۆمەڵەکەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە
ئەو پرسیاری کە ئاماژە و پێەیە ئێستا دەرفەتەکە زۆر زۆر زیاترە بۆ خانمان کە بێنە دەرەوە هەم لە ڕووی کارەوە هەم لە ڕووی خۆ پێشخستنەوە هەم لە ڕووی بەرەو پێشچوونەوە و بەشداریکردن لە کایەکانە بەڵام ئێمە کێشێکی ترمان هەیە لەوەی کە من هەر دوێنێژ لە ناو سمینارەکە ئاماژەم پێیا کە ئەوەیە خانمانی ئێمە بە عەقڵێکی پیاوانە بیرەکەنەوە ینی ئەتوانم بڵم ئێمە ئێستا لێرەیە باسی دوو ڕەگەز ئەەکەینە گینا هەردووکی هەر مرۆڤە بەڵام بەڕێوەبردن بە شێوازی ژنانە بەڕێوەبردنێکی جیاوازە لە بەڕێوەبردن بە شێوازی پیاوانە جیاوازیەکە لە چیە؟ بڵێ لەوەیە کە خانمان ئەکرێت لە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی کە ستەم لە بەرامبەر خۆیان کەم بکەنەوانێ ئەتوانن کە ئەو لایەنانە بەکاربێنن ئەتوانن پەروەردە و حتا کۆمەڵ و کللتور و دابوونەریت بخەنە پێناوی خۆیانەوە بەڵام کاتێکە تۆ چیتە شوێنێکی با بڵێن جونگێکی قەرارەوە تۆ لە شوێنێکای کە بڵێن قرارە بەدەستا و بە عەقڵێتێکی پیاوانە بیرەکەیتەوانێ لێرەیە تۆ ناتوانانی کۆمەڵێک کار بکەی بۆ ژن بە تایبەتی ژنی ئێمە ئەبینین وەکو ژنی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ینی لە زۆر ڕۆ مافەکانیان خوراوە و لە زۆر ڕۆوانێ لەگەڵ ڕێزمە ینی وەحسابیان بۆ کرێت کە ئەمە ڕەگەزی دووەمە ینی ئەمە کەسێکی بڵێن پلت بە پلە دوو حسابی بۆ ئەکرێ ئەگەر ژن ئەم دەسەڵاتی کە خۆی هەیەی لە بەرامبەر باشکردنی مافەکانی خۆی بەرەو پێشچوون ئەمانە بەکاری بێنێ زۆر زۆر تەسەورەکەم کە بڕۆین بەرەو پێشترەوە بەڵام وەکو وتم تا ئەم ساتەش کە قسەی تیاکەین زۆربەی زۆری هەتا ئەگەر لە جونگێکی زۆر سەرەتاوە دەست پێ بکەین ئەگەر بڵێن لە مامۆستاکانەوە تاگاتە شوێنی سیاسی گەورە ژنەکانمان بە عەقڵێتێکی پیاوانە بیرەکەنەوانێ ئەمەش ببوورە ئەمەش کاریگەری ئەو عەقڵە بە کۆمەڵگایە کە وا دروستکراوی ینی وا بارهێنراوین وا فێرکراوین کە ئەبێ وابین لەوانەیە زۆر باشتر بێ بۆ ئێمە باوەڕێک هەیە بۆ نمونە هەمیشە وتراوە ژنەکان زۆر لەسەر خۆ هادیئن هەر بۆیە ئەو پەروەردەش کە هێنن نەرمونیانە باوک بە شێوازێکی جددی مامەڵاکە دووە زۆر جار لایەن وایە لە پەروەردەیە کە منداڵ بۆی کە منداڵێکی تەندروست بێت لە پاڵ ئەو نەرمونیانەیە پێویستی بە جددیت هەیە لە پەروەردەکەیدا زۆر جار لادوانیە ئەوەی کە ئەم باوەڕە هەیە ئەوە نە پەروەردەی ژن بە چاوێکی نەرمونیان و هەندێک جار نادروستەوە سیرکراوە ئەمە وای کردووە کە ئەو واز لەو شێوازی بیرکردنەوە ئەقلیەتە ژنانەی خۆی بهێنێت وە پەنابەرێتە بەر فکرکردنەوەیەکی پیاوانە من شتێک لێرە ئاماژەی پێ بم ینی پیاوان ناتوانن پەروەردە لە دەستی ژنان وەربگرن ناتوانن بیت شێوەیە ینی هەتا گەر ژنان بەو شێوەی کە تۆ ئێڵەی لە ڕووی سۆزەوە زۆرتر لایانی سۆزداریەکە زاڵە بەسەریانە و پیاوان وا ئەڵێن کە ئەوان جددیترن بەم شێوازە نیە چونکە پیاوان ناتوان پەروەردە لە ژنان وەرگرن بۆ لە برەوەی کە ژن خۆی لە ئەساسا لە بیداەتی مرۆڤایەتیەوە کە هاتووە ئەمە ئەرکی خۆیەتی و خۆی ئەزانێکە چۆنێکە بەڵام قسەی ئێمە لەسەر ئەم بابەتە بۆ ئەوەیە کە ژنی کورد پێویستی بە هۆشیاریە لەوەی کە چ جۆرە پەروەردەیەکەکە ئەگینا تا ئەم ساتەش پەروەردەی کۆمەڵ لە دەستی ژنایە ژن ئەتوانێت کە تاک بەرهەم بێنە ژن ئەتوانێت ئەمڕۆنەوەکەی پەروەردە بکات بۆ 10 ساڵی داهاتوو ئەم جیلە چۆن بیرەکاتەوە ئەم ئەکرێتە سەر ڕۆشنبیری و هۆشیاری ئەو ژنە ئەو تاکە ئەو دایکە ئەو مامۆستایە باش جا لاتان وایە بەڕێز و دووە کەسێکە لە ناوەندێکی زانستیەوە لەسەر بابەتەکە بە دوواداچوونە کردووە با بڵێن با پیاوانیش بێبەش نەکەین لە بوارەکەیە ئەم دوودانە ئەتوانن بۆ ئەوەی کە ڕۆڵەیەکی تەندروست پەروەردە بکەن هەردووکیان پەروەردەیان تاواکەریەکە زۆر جار بەداخەوە ئەمە بووە بە ڕکابەرایەتیەک ئەم ئەڵێڵێ ئەو پەروەردەکەی وایە ئەو ئەڵێ پەروەردەکەی ئەو وایە واتە هروژ مەکەنە سەر یەک بێ ئەوەی کە دەست بن بە دەستی یەکەوە بۆی کە ڕۆڵێکی باش پەروەردەکەن ئەم قسەی تۆ زۆر دروستە لێرەیە کە ئێمە قساکەین مەبەستمان ئەوە نییە کە ڕۆڵی پیاوان بڵێن بخینە لاوە یان باسی پیاوان نەکەین بەڵام ئێمە قسەکەمان لەسەر سمینارێکە کە ڕۆڵی ژن باسەکە لە پەروەردەیە تەڵان پیاویش ڕۆڵی هەیە بەڵام پەروەردەکردن کە ئەڵێم بۆیە ئێمە لە سەرتاوە کە ئەڵێن ژن لە سەرتاوە لە خێزان دەست پێکات کۆنتاکتی مناڵ زۆرتر لەگەڵ دایکە بۆ فێربوون بۆ ئەمە تەڵان استثناییایە ئەم شتە لە 100% نییە ئەو من لێرۆ بێدەنگم جارێ دوێنە زۆر ماتراوەتیان ژنان ڕۆژیان هەیە بۆ پیاوان چێکراوە بەداخەوە قسێکی تر هەیە ڕۆژەکە ڕۆژی ژن ناس قسێکی تر هەیە یەک ڕۆژ بۆ ژنان و ڕۆژەکانی تر هەمووی بۆ پیاوانە بەم شێوەیە ینی
بەڵام قسەکە لەسەر چییە پیاویش ینی ناکرێتەوە هەر مەبەستم چییە من مەبەستم ئەوەیە کە ئەرکێکی زیادرەخەمە سەر خانمان کەم ئیشاڵم خانمان ئەرکی گۆڕانکاری کۆمەڵیان لەسەر شانە خانمان ئەرکی بەرەو پێشبردننی کۆمەڵیان لەسەر شانە خانمان ئەرکی وەستاندنی ژن کوژیان لەسەر شانە یعنی شتەکە زۆر لەوە گەورەترەکە من بڵم ینی خۆت زیینەوە بێ یان دەرکردنی ئەوان بێ لە هاوکێشەکە نەخێر بەعکسەوە هاوکاریکردنی پیاوانە چکە من باوەڕم وایە لە ناو کۆمەڵگەی کوردیا بە ژن ئەو کەسە نیە کە زوڵمی لێکرێ ینی مرۆڤ بەگشتی هەمومان کێشەمان هەیە ینی هەتا نەک لە ڕەگەزی نێرومێ ئەمە کێشەی مناڵمان هەیە کێشەی پیرمان هەیە کێشەی گەنجمان هەیە کێشەی زۆر لەلایەنەکانمان هەیە ئەگەر لە ڕووی سایکۆلۆژی و کۆمەڵایەتی و بیری لێ بکەینەوە و بەڕاستیش ئەم قسەی تۆ لە سەداسەد دروستە مەل بەباڵێ نافڕێیان ئێمازانین ڕاستە من ئەڵێم من قسەکەی من لەسەر ئەم سمنارەکە کردومە ئەوەیە وتومە ژنان وەرنە مەیدان کێشەیەک هەیە کە بە ئێمە چارەسەر ئەکرێ بەڵام طبعا بە هاوکاری پیاوانی ئازادی خوا و پیاوانێک کە باوەڕیان بەوەیە کە بەڵێ ژنان هێزی گۆڕانکاری و داینەمووی گۆڕانن لە ناو کۆمەڵە زۆر باشە ئەم سمینارە زۆر جار ئەبێ نامەیەک بەجێ بێڵێت بۆی کە ژنان بتوانن لە ڕێگەی ئەم سمینارەوە سوودێک وەربگرن باس لە دایک کرد باس لە مامۆستا کرد ئێمە مناڵەکانمان لە چوارچوێی خێزانێکا دایک بۆ هەموو هەست و سۆزە خۆشەویستی و پەروەردەیەەکە دوجاری بینە بەردەم سیستەمێکی خوێندن تا چەند قسە لەسەر کراوە کە ژنانمان مامۆستان لە ناو خوێندنگا و ناوەندە ئاکادمیەکان بەو چاوە دایکە سێری خوێندکارکەن و پەروەردەیکەن و بتوان هەڵسەنگاندنی بۆ بکەن تا ئەمە چەند بە خۆشحاڵیەوە ینی من ئەگەرێکو کەسێک باسی ئەم شتە بکەم لەسەرەتا من باڵین خوێنکار بووم لە قۆناغەکانە خوێنکار بووم و ئێستا لە قۆناغەکانە مامۆستا ئەوەی کە ئەبینرێت و مامۆستا و کەسی نزیکیشمان هەیە لە بڵێن کاڵێن پەروەردە وەزارەتی پەروەردە سەرەتایەکان زۆرتر ئێمە ئەتوانین ئیشی تیا بکەین تا زانکۆ و پەیمانگاکان بۆ مەسەلەی پەروەردە لەوانێ لە زانکۆ پەیمانگاکان ئێمە پەروەردەی زانستی ئەم کەسە بکەین بەڵام ئێمە باسی پەروەردەی سلوکی ئەەکەین لە سەرەتایە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵانەی دوایی وەکو مرۆڤ وەکو ئینسان وەکو تێگەشتن زۆر باشترە لە کاتێککە ئێمە تەلەبە بووین بەڕاستی ینی ئەمە با بڵێن نەبێتە دەست درێژی بۆ سەر مامۆستاکانی خۆمان بەڵام ئێستا زۆرتر هەستەکەم مامۆستا نزیکە لە خوێندکاریەوە مامۆستا ئەوەی کە دایک لە ماڵەوە ناتوانێت تەواوی بکە مامۆستا بە خۆشحاڵیەوە لە ناو با بڵێن خوێندنگەکانە ئەتوانن جارێکی تر ئەم شتانە ڕێک بخەنەوە بیکەن ینی زۆر نزیکترن لە تەلەبە بەڵام ئێمە کێشەی شتێکی ترمانەیە کێشەی سیستممان هەیە یعنی لەوانەیە لەسەر ئاستی شخصا من بتوانم وەکو مامۆستایەک لەگەڵ خوێندکارەکانی خۆم لەگەڵ کلاسەکەی خۆم لەگەڵ هەتا خوێندنگەکەی خۆم زۆر باش بم بەڵام سیستمەکە چی بە منەڵێ سیستمەکەش زۆر گرنگە کە ئێمە ئێشتا زۆر بەو شێوە دڵخۆشکەرە نییە کە ئێمە بتوانین سوودی لێ ببینین بۆیە وەکو مامۆستا وەکو کارێکتەری ژن دەورێکی زۆر ئەساسیان هەیە و ئێستا هەر هەمیشە لە خۆ پێشخستنان هەمیشە لە بەرەو پێشچوونان لەو ڕۆوە زۆر باشم جا مامۆستا نەشمیل ئێمە ئەبینین لە کۆمەلگایە بەداخەوە کۆمەڵێک ڕوودا و ڕوئەدات لە حەقی ژنانە کە وەک با بڵێن تونند و تیژێ بەداخەوە ژمارەشی خەریکە ڕوو لە زیادبوون ئەکا لا دوایە پەروەردەیەکی دروستی دایک تا چەند نەتوانێت لەم نێوەندەیە ڕۆڵی هەبێت بۆ ئەوەی کە ئەو ڕۆڵەی کەسبەی ڕۆژ ئیشەڵڵا لە دایک ئەبێت و ئەم کۆمەلگایە بەدەستی ئەو دروست ئەکرێت ئەو ئەم ئەقلیەتەی تیان نەمێنێت ئەگەر دیقەت دابێ من لە ناو قسەکان ماوەتم خانمان داینەمۆی گۆڕانکاری ئێمە ئەتوانین ئەگەر حەلی سەریعمان بوێ یاسا هەیە ئەتوانین بم حەل لە سەریع خێرا حەلیکەین و مرۆڤ کوژی و ژن کوژی لە هەموو دنیاشا هەیە بەڵام بەپێی قانون ڕێکخراوە ینی ئینسانە لەوانەیە کوشتنێک ئەکا هەر بەبێ هۆکار نەک بڵێ لەبەر شەرەفیش بەڵام ڕێکخراوە بەڵام ئەگەر حەلی لەسەر خۆمان ئەوێ و بەڵێ کە چۆن ئەڵێن زەمان بێ لە سەداسەد ئەبێت ئێمە ئیش لەسەر پەروەردەمان بکەین ئەبێ وا بکەین کە کوڕەکانمان و نێرەکانمان تێبگەێنین لەوەی کە ئەم خوشکەت ئەم دایکت ئەم پورەت ئەویش ئینسانەوەکو تۆ مافی هەیە بەو شێوەی کە پێی خۆشە بژی جامە بەستم لە پرسیارەکە ئەوە بوو بەر لەوەی کە ئێمە بە کوڕانمان بە پیاوانمان ئەوە بڵێن ئەو کوڕە ئەو با بڵێن ڕۆڵەیە لە داوێنی دایکەکەیە پەروەردەکرێت زۆر جار بەداخەوە ئەم بابەتە لە لای دایکان هەیە ئەم جیلە نوێنە بەڵام جیلێک پێش ئەمان بۆ نمونە هەمیشە وتراوە کچکچە کوڕکوڕە کچی ماڵەوەیە کوڕهی دەرەوەیە هەر ئەم گۆڕانکاری هەیە ئەوەی کە براکەش بەڕایی کوڕەکەی ئەزانێت یعنی هەتا ئەگەر غەڵەتێک هەبێ لە ئارایە ئەم بە غەڵەتی خۆی ئەزانێت یعنی ئەبێت تاک
و مناڵەوە پەروەردە بکرێت کە بەرپرسیارەتی خۆی لەسەرشانی بێ بە کچەکەوا تێبگەنرێ ئەگەر خۆت هەڵێ بکەی خۆت لە کەداری نەک براکە تێبگەنرێ ئەگەر ئەوش هەڵی کرد هەرتۆی ئەگەر خۆشە کردە هەرتۆی لێرەیە بەم شێوەیە ئێمە ئەتوانین پەروەردەیەکی دروست لە سەرەتاوەکە بنیاد بنین هەتا قسێکی ئەڵێت تۆ بە کچەکان مەڵێ خۆتان ڕوت مەکەنەوە بە کوڕەکانتان بڵێن چاویان بگرن یعنی ئەمەش دیسانەوە ئەکاتە ئەوەی تۆ بۆ دێ بە کچەکەەوە بڵێ وامەکە بەس بە کوڕەکەشت بڵێ ئەمە ڕێگەکەی تۆیە یعنی لە سەرەتاوە من پێم وایە مناڵ تا تەمەنی باڵغبوون پێویست ناکات لەگەڵی ئەوە باس بکرێت تۆ کچیان تۆ کوڕیت تۆ ئەبێ ئەمە بکەیت تۆ ئەبێ ئەوە بکەی ئەنی تووشی بەرەنگاری زۆرە بینەوە لە کۆمەلگایە بڕاستی خۆی ئەماکەوێتەوە سەر ئەو سیستەمەی کە خۆشە ئاماژە پیانی تۆ ئەو وڵاتە پێشکەوتوانە بۆچی پیانەڵێن پێشکەوتون ڕاستە خاوەنی کۆمەڵێ بابەتن کە پەیوەستە بە کەلتوری خۆیانەوە ئێمە دابوونەریت و کەلتورەکەمان زۆر جار ڕێگری زۆر شتی لێ کردوین یعنی ئێمە لە مناڵیەوە با لە خوێندنگا بەیەکەوە لەگەڵێکا گەورە بین بۆی کە زۆرشت لامان نامۆ نەبێ لە تەمەنی چێرزەکاریە ئەمە واکات کە تۆ ببیتە کەسێک ئاسایی بێ کە من کوڕ بم یان تۆ کەس بیت بەیەکەوە مامەڵە بکەین بەیەکەوە ئیش بکەین بە چاوێکی یەکتر جیاوازتر یەک سێری یەکتر نەکەین بۆ بڵین ئەم کوڕە ئەم کچە نەخێر هەردووکمان مرۆڤین بەڵام ئەو یەکسانی ڕابگرین ئێستا بەخۆی ئەم هەموو پێشکەوتنانەوە بە خۆشحاڵیەوە پێگەیژن لە هەموو دام و دەستگاکان بەڕێوەبەرن ئەندام پەرلەمانن بۆ نمونە سەرپەرشتیاری کۆمەڵێک شوێنی تایبەتەکەن لەگەڵ ئەمە تا چەند باسی هەنگاوی داهاتوو کرا کە چیتر بکرێ بۆ ژنان چۆن هەڵ بدرێ ئەوانەی کە هێز و توانایەکیانێ بێنێتە پێشەوە باسی ئەوە بکرێ بارودۆخ و لایانی سیاسی لایانی ئابووری لایانی کۆمەڵاتی زۆر جار کۆمەڵی کێشە بۆ ئافرەت دروستاکاکەوەی کەی بینی لە ڕۆژانی ڕابردووە ئەمانە بە دوای هۆکارەکە بگەڕێن و بنبڕی بکەین تا چەند قسە لەسەرم بابەتانە بەداخەوە کە قسەی لەسەر نەکراوە چونکە ئێمە لە بیدادوتمان سیستم پەروەردە ئەبێ لە سیستما هەبێ ئەبێت تۆ ساڵانە ئەو شوێنە بەرپرسە لێرە کە ناوی حکوومەتە ناوی دەستگایە ناوی ڕێکخراوە ناوی هەرچێکەیە ئەگەر من تۆ لە ماڵە کابین ئێمە لە ماڵە کابینم کۆمەڵە کەسە پێویستەکە کە کۆمەڵێک یاسا هەبێ بۆی ئێمە ڕێک بخا و کۆمەڵێک سیستم هەبێ لەسەری بەڕێوە بڕێن کە ئەمە نەکراوە ئەو ژنانەی ئێمەش کە لە شوێنی باڵایان و لە جێگەی باشان زۆر کەمیان بەتوانە و بە قدرەتی خۆیان گەشتونەتە ئەوێ زۆر بەیان ئەتوانین بڵین بە تەعینکردن لەوێن ینی تەعین کراون کە ئەبێ فڵانە خانم لە فڵانە شوێن بێ بۆیە ینی ناتوانین ئێمە پشت بەوە ببەستین کە بڵین ئەمانە ئەتوانن گۆڕانکاری بکەن ئەگەر دیقەتی قسەکانی منتان نابێ من ئەڵم دایک ئەتوانێ ئەو گۆڕانکاریە دەستکە ینی من لە شوێنێکی زۆر بچکۆ لەترەوە قسەکانەکەم کە ئەکرێت ئێمە هەوڵ بین و ئەگەر ئێمە بە شێوەیەکی تەندروست ئەم کۆمەڵە ژنە زۆرەی کە هەیە لە ناو جونگەکانی قەرار و دەسەڵاتە بە شێوەیەکی تەندروست بووایە ئێمە لەوانەیە ئێستا لە شوێنێکی زۆر باشتر بووینایە لە ڕووی مافی ئینسان ئەنج مافی ژنی شەوانێ بەڵام بەداخەوە کە بەم شێوەیە و ئەوەشمان بیر نەچێت کە ڕاگەیاندن دەورێکی زۆر سەرەکی هەیە لە پەروەردەیە لە بەرەوەی بۆ نمونە جەنابتان ئاشکرای جەنابتانە تەلەڤیزیۆنە چێتە هەموو ماڵەکەەوە ینی مناڵ گەنج پیر هەموو کە سێریەکە ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر پەروەردەکردنی عەقڵی کۆمەڵ تۆ چی ئەخەیتە ناو کۆمەڵگاکەتەوە چی بە کۆمەڵەکەتەڵێ تۆ ئەگەر بچیت فیلمە درامایە بەرنمەیەکی هاوردەی دەرەوە بێنیت بۆ ناو کللتورەکەی خۆت ئەمە جارێکی تر ینی ئێستا من پێم وایە ئەرکی دایکی لە ئێستا ئەرکێکی قورسە بۆ پەروەردەکردنی مناڵەکەی لەگەڵەوەی کە جاران بەس ئەگەر رادیۆیەک یا تەلەڤیزیۆنێکە بۆ ئێستا سوشیال میدیا هەیە ئێستا یوتیوب هەیە ئێستا هەموو دنیا بەڕووی مناڵەکەیە کراوەتەوە کە ئەرکی دایکەکە قورسترەکە کە ڕەنگە من بۆ نمونە بمەوێ بە مناڵ بڵێم بەسی ترین شتکە بڵم هەموو ڕەنگەکان لە بینی کچ و کوڕاوەکو یەکە من بم هەیە هەموو ڕەنگەکان بەکاربێنم کوڕیش بۆ هەیە هەموو ڕەنگەکان بەکاربێنێ بەڵام کچەکەی منەواچێتە مێشکەوە کە پێنک بۆ کچە و مەسەلەن بڵوو بۆ کوڕە لەبەرەوەی کە لە دنیاە ئەو کراوەتەوە لەگەڵ دنیاە مەسەلەن لە سەیری سوشیال میدیایە لەبەرەوە ئەرکی دایک قورسترە لەم بۆ دایک ئەبێ زۆر وریا و وشیار بێ پەیامی من بۆ هەموو خانمان ئەوەیە کە لە هەموو کایەکانە پێویستە خۆی باتە پێشە ئەنی پێش بکەوێ ئەنی هەموو کاتێ بە ڕووی دنیاە بکرێتەوە حاضر بێ بە گۆڕانکاری لە ڕووی دنیاە ئەنی نەک لەسەر تەقسێک بوەستێت و بڵێ من بەم شێوەیە گەورە بووم و کێشەشم نییە ئەمەی من بۆ مناڵەکەم ناخوا پەروەردە پێویستی بە گۆڕانکاریە بە پیکات و ئەو دابوونەریت و کللتورەش کە باسیەکەی ژنان من یەکێک لە تەوەرەکانی کە لە سمنارەکە باسم کردووە خانمان زۆر بە باشی توانن کار بکەن لەسەر گۆڕانکاری کللتور و دابوونەریت بە شێوەیە کە هەرچەنە ئێستش ئێڵەمەوە کارەکەیان قورستر بووە لە بەرەوەی کللتور و دابوونەریتی وڵاتان زۆر زاڵ بووە بەسەر کللتور و دابوونەریتی کوردی خۆمانە بە زۆر کاتیش باسیەوەکەین
زۆر جار لە بابەت و تەوەرەکانە باسی زۆری کەم و کوڕیەکانەکەی خۆی زۆر گرنگیشە بۆی چارەسەر بکرێ بەڵام هەمیشە لەو ڕۆژانەی کە یادە ئێتر دوێنێ هەشتی مارسیاتی ژنان بووە هیوایەکیش خۆشە ببەخشێ یعنی بۆ نمونە باس لەوە بکرێ ژنانی کورد لە جیهانە باسکران ئەو شەڕی ژنانی کورد کردی ژنێکی کە پێی ناکرێت ئەو توانایی لە ژنانی کووردە لە زۆربەی ژنانی کەیتری جیانە نییە با لە هەر چەند وڵاتی جلهێزا هەبن ئەم هیوایانش گرنگە ببەخشێ هەم لە دایکەوە هەم بۆ سیستەمی خوێندن هەتا ناوەندا ئەمەد باس کرد من یەکێک لە پتەوەرەکانی تر کە باسم لێ کرد ئەوە بوو کە خانمان بۆچی دوو جۆر خانممان هەیە کە مەسەلەن وەکو خۆت ئەڵێ ئەو خانمانەی کە چوونە پێشەوە شەڕیان دژی تیرۆر کرد و هەر پێش ئەوانش کورد لە مێژووە خانم لە شان بەشانی با بڵێن پیاوان لە شەڕەکان بەشداری کردو بەس ئەم شەڕە چونکە شەڕێکی تقریبن هاوپەیمانیمان لەگەڵا بوو دەرەوە و ئەمانە زۆرتر دەنگدانەوەی هەبوو ئەو پەروەردەیە چیەکەوە کە خانمێک بتوانێت ببێتە پێشەنگ و وەکو بە کوردی خۆمان پێشمەرگەیە گەریلایە خۆی بابەکوژ لە پێناوی ئازادیە ئەو پەروەردەیە چی فەرقی هەیە لەگەڵ پەروەردەیەکە کە خانم والێ ئەکات نامێ بەشەکانی کوردستان جاکەمە بڵم لە فڵان بەش ئاوایە و لە فڵان بەش ئاوایە وای لێ ئەکات کە ئەبێت تۆ مۆدێل بی ئەنجا حسابە بۆ کرێت تۆ بێت زۆر مەسبوت بی تۆ ئەبێت مثلەن جسمت دەموچاوت بەو پێ بێت کە داوا کرێت ئەمە چیەوە ئەکات تۆ دەست بیتە کۆمەڵێک کار کە بۆ نمونە لەوانەیە خەتەری گیانیشی تیاابێ بۆت لە کاتێکا کە هیچ سوودێکی ئەوتۆی نییە بەڵام ئەو پەروەردەیە چیەکە وا ئەکە خانمێک خۆی بابە کوشتن بە لەسەر چی لەسەر ئازادی لە کاتێکا ئەم خانمەوە زانێ ئازادی هەیە کە وەکو کاڵا بەکارهێنراوە ئەمەش هەمووی پەروەردەی کاکسەرکۆ ینی تۆ ئەگەر بیر بکەیتەوانێ لەوانەیە بیرۆکەی من وەکو خانمێک لەگەڵ سەحر خانم زۆر زۆری فەرق بێ ئەو لەگەڵ خانمێکی تر زۆر زۆر فەرقیە بێ هەمووی ئەگەڕێتەوە بۆ پەروەردە کۆمەڵایەتێک کە لە بناغەوە هاتووە و خۆی پەروەردە کردووە ئایا خێزانەکەی پەروەردەی کردووە ئایا تێگەشتنی چۆنە بۆ ئەم شتانە بۆیە لە هەموو شوێنێکە دەردی کورد ئەڵێ بەردێک هەیە ئەبێ دابنرێ ئەمەش بەو شێوەیە کە نەخێر ئەنی من کۆی سیمینارەکەم لەسەر ئەوە بوو کە وەکو کوردی خۆمانە لە تۆپەکەم خستەوە ساحەی ژنان ینی ئێمە ئەگەر کێشەیەکمان هەیە ئەبێ خۆمان چاکیکەین ئەبێ خۆمان چارەسەریکەین ئەبێ خۆمان بە دوایە بڕۆین ئەبێ خۆمان هەوڵی بۆ بین ئەویش لە بەسیترین شتەوەیە کە خۆپەروەردەکردن و خۆشیارکردنەوەیە ینی من هەتا هۆشیاریم نەبێ بەرامبەر بەخۆم بەرامبەر بە ڕەگەزەکەم بەرامبەر بە ئەرکەکەم ناتوانم بەڵێن دیفاع بکەم بەرگری بکەم لە مافەکەم لە هەر چیەکی تر کە بەرامبەرم ئەکرێ زۆر باشە جا مامۆستا نەشمیل هەشتی مارس بووە ڕۆژی دوێنێ مەجالێکی باشە بۆ ئەوەی کە لەسەر کۆمەڵێک بابەتی تایبەت بە خاتونەکان بەرفراوانتر قسە بکەین لانێ لە چوارچەوەی سەمینارەکەی بەڕێزت نەبێ بەڵام بەهۆی هەوڵەکانت لانێ وەڵامێکی پڕپێستی خۆی بتوانن لە جەنابەت وەرگرن بۆ ئەم پرسیارە خۆی جەنابەت هات چەند لە قسەکان تا باسی هۆشیاری ژنانت کرد کە ئەگەر ژنێک هۆشیار بێ پەروەردەکەشی دروسترە بەڵام بەداخەوە لای ئێمە بابەتێک هەیە لایەن وایە ئەگەر ژنێک هۆشیار بوو ژنێک زانی چی لە کۆمەلگایە گوزارێ ژنێک دەستی لە گرفانی خۆیان بوو ئەم ئەقلیەتە بەداخەوە لانێ هێشتا وەک جاران و بە قووەتی جاران نەبێ بەڵام هێشتا هەر هەیە کە لایەن وایە ئەم ژنە بەداخەوە ئەمە ئەڵێن بەڵام ئەم ئەقلیەتە هەیە کە ژنێکی تێک دەرە ژنێکە لانێ ڕێگەی هەڵە بڕوە لانێ لە ڕەگەزی بەرامبەرش ئەم هەڵەکردانە هەبێ من باسی هەڵی تاک ناکەم بەڵام بەگشتی ئەم ئەقلیەتە بەداخەوە هێشتا هەربوونی هەیە و لایەن وایە ئەم ژنە کاتە هەڵەکانی ئەنجام داوە ژنێکی بەدیرێکی باشەوە سیر ناکرێت کۆمەلگال هەنێک جار دژی ئەوەستێ خێزانەکەی دژی ئەوەستێ جەنابەت لای دوایە کە بۆ ئەوەی کە ژنێک هۆشیار بێت ئەم دیدگایە لەسەری لا بچێت پێویست بە چی ئەکا پێویستەکە لە چیوە هەنگاو بنرێت لە پاڵ ئەوەی کە دایکانێکی ئەبێ هۆشیار پەروەردە بکرێت چه هەنگاوێکی تەواوکەری دیکە پێویستە بنرێت ئەمە پێویستمان بەوە هەیە کە گۆڕانکاری لە عەقڵی بە کۆمەڵی کۆمەلگایە بکەین ئەوەی کە تۆ باسێکی عەقڵی بە کۆمەڵە ئەگینا چەندەها ژن هەیە لە ڕووی مادیەوە زۆر لە پێشەوان و لە ڕووی هۆشیاریشەوە زۆر لە پێشەوان ئەمانە بیانی بچووکن ینی هەموو کەسێک کە بەرەو سەرکەوتنە ڕوات چ ژن بێ چ پیاو بێ کۆمەڵی ئاستەنگێتە بەردەمی یەکێک لەوانە ئاستەنگی کۆمەڵە
یعنی ئەمەش ئەچێتە ئەو بابەوانێ کە کۆمەڵگا لەو سەرەتایانەیە قبوڵی ناکە پێی قبول ناکرێ بۆ لەبەرەوەی کە عەقڵێکی بە کۆمەڵ زاڵە بەسەر ئەوە لەبەر لەوانەیە چەند نمونەیەکی بینی بێ لە ژنان کە وابوون بەم شێوازەی تۆ باسیەکەی بەڵام ئەمە ناکرێتەوە گشتگیری بکەیتەوە بەسەر هەموو ژنانە دیسان کارکردنەکە ئێستا دیسانەوە من ئەگەر وا بڵێمەوە لە ئەستۆی خانمان خۆیانە من چەندێک سوورەی جوانی خۆم پیشانی کۆمەڵگاکەم ئەم لە مەسلەی غەڵەت و باڵێن هەڵە و هەڵەیە هەڵە نیە نایە چونکە مەسلەی هەڵە لە منەوە بۆ تۆ لەوانێ فەرقیە بێ من چی بە هەڵازانم تۆ چی بە هەڵازانی شتێکە تۆ زێک با بڵێن مەتاتیەتی تایە ینی ناکرێ ئەوەی لەوانێ ئەوەی من پێڵم هەڵە تۆ پێت هەڵە نەبێ بەڵام مەبەستەکە چیە ژنان چەند سوورەی جوانی خۆیان نیشانی کۆمەڵگا ئەیەن لەوەی کە من ژنێکم پێگەشتوم هوشیارم فریای کارەکانی خۆمەکەوم نابمە ئەو ژنەی کە چەمکەکان تێکەڵاو بکەم بەداخەوە لە کوردی خۆمانە لە با بڵێن ناڵم کورد چونکە با بڵێن هەر لە عەقڵی کۆمەڵی خۆمانە هەندێک لە چەمکەکان تێکەڵ کراوە بەنمونە ئازادی لەگەڵ بەڕڵایی تێکەڵ کراوە یعنی ئازادی سنووری هەیە ئەنی ئەویش شتێک کە تەختیت بۆ کێشراوە ئەوە نییە تۆ بڵێ وەڵام من ئازادم ئیتر هەرچیم پێ خۆشە بەرامبەر بە تۆی کەم بەم شێوەیە نییە پێویستەکە کە لە پێشا چەمکەکان ڕێک بخرێتەوانێ مەفهومەکان بچێتەوە شوێنەی خۆی ینی من مەبەستم چییە ئەم شتاکەم و تا کوێ بۆم هەیە طبعا لەمانەشا ڕێکخراوەکان و حکوومەت و سیستم زۆر دەوری هەیە بۆی کە ڕێک بخرێت ئێمە زۆر دڵخۆش بووین کە کارێکی لەم شێو ئەنجاماوە بە هیوای ئەوەی کە ئەم ڕێگایە چەندەها کەسیکە و چەندەها ژنیکە بتوانێت سمینار ڕێک بخا بتوانێت کۆڕ و کۆبوونەوە ڕێک بخا کێشەکان بێنە بەردەست باستی بکەن بزانن پێگەی خۆیان لەکوایە تاوەکو وا بکەن پیاوان بچنە سەر ڕێچکەی ئەوان پیاوان بۆ چوونەکانی ئەوان زیاتر جێبەجێ بکەن کە هەمیشە ئێوە نیوەی کۆمەڵگا و زیاتریشن چکە ئێوە دایکن زۆر سپاس قسەمان لەسەر ڕێچکە نیە بەڕاستی هەردووکمان مرۆڤی نەتوانین یەک ڕێچکەمان هەبێ بکەی بڕۆین پێکەوانێ دەست بینە دەستی یەکتری بۆ باشترکردنی کۆمەڵ ینی نەک بڵێن با پیاوان بێنە سەر ڕێچکەی ئێمە من مەسەلەی یەکسانی و مافی مرۆڤ و ئەم شتانە نەریتە کۆنە لا بینە کلاسیکە بینە سەرە و وەکو یەک مرۆڤ شان بەشانی یەکتری بۆ پێشخستن بێ و هیوادارم کە ڕاگەیاندنەکان یەک لە یەک ڕۆژاو بە تایبەتی و بەس مەسەلەن لەوانێت تا هەفتێکی تریش تۆزەیە لە ناو ڕاگەیاندنەکانە مۆزوعی ژن و ئەم شتانە هەبێ پێم خۆشە کە ڕاگەیاندنەکان بیکەنە پرۆگرام وەکو پرۆگرامی خۆیان بە سیستم ئیش بکەن لەسەر عقلیەتی تاکی کوردی بۆ ئەوەی کە ژنیش وەکو ئینسان بناسێنرێ ژنیش کۆمەڵە مافی هەیە کە تۆ پێت نەیاوە وەکو پیاوە هیچ کەسێکی تر ئەویش هەر لە ئەزەلەوە وەکو تۆیە وەکو سمندە بەڤوارە لە کتێبی ڕەگەزی دووەمیا ژنان بە ژنی لەدایک نابن بەڵام ئەکرێن بە ژن چۆن لەبەرەوەی کە تۆ پەروەردەکەت واد لە یەکە من بەم شێوەیە بم تۆ بەو شێوەیە بی و حەزەکەم کە ڕاگەاندن زۆر کار لەسەر ئەوە بکە کە ژنان شانازی بەبوونی خۆیانەوە بکەن و باوەڕ بێنن بە تواناکانی خۆیان کە توانیان چەندێک زۆرە تا چە نەتوانن کە ئەمان دەستیان هەبێت لە گۆڕانکاریان خۆشحاڵ بووین کە ئامادە بووی زۆر بەخێر بێیت زۆر سپاس